ئیرۆ سەرێ سبهێ سێ تیرۆرستان عێریشیە بەهیا پارێزگا هەولێرێکردن و دێ ئەنجامێ دەژەی کوشتی و بریندار کەتن سایشە هەولێرێ ئەشکەرە کرد و ناسنامەیە تیرۆرستان ژە ئەلیێوا بە هاتیە ناسکردن. نەوزاد ئەهەدی پارێزگارێ هەولێرێ دێ پرێس کۆنفرانسێکی داڕاگەهاند و سەرێ سبهەیە ئیرۆ دەمژمێر 12 خولەک سێ تیرۆرستان عێریشی ئەڤەهیا پارێزگا هەولێرێ کردن. ئەو ژێ دەدەمەکەی دەک و ئەڤەهیا هەولێرێ ئەڤەهیەکە مەدەنیە و شەڤ و ڕۆژ خزمەتا وڵاتیان دکێ. نەوزاد هادی داخویاکردن و دەما تیرۆریست چوونە ناو ئەڤەهیا پارێزگا هەولێرێ دەست بێ جێ قارەمانên ئاسایشە هەولێرێ هاتنە ناو ئەڤەهیا پارێزگا هەولێرێ و دێدەمەکە کورددا ڕاوش کۆنتڕۆلکردن و هەرسێ تیرۆریست جی کوشتن و گۆجی کو بێ داخەوە خزمەتگوزارێکی کورد شەهید بوو. هەروەها نەوزاد هادی داخویاکردن و ئەو خەڵکێ کوردستانê پشتڕاست دکن و دەستگەهێن ئەمنی و فەرمانبەر و ئاسایش و پۆلیسی هەولێرێ دە خزمەتا وڵاتیان دەیە و واv جۆرە عەقلیەتە پاشکەتی و تیرۆریستی نکارێ ئۆمیدا کارمەند و قارەمانان کێم بکێ. هەردە پرێس کۆنفرانسدا تارق قنووری ڕێبەبەری ئاسایشە هەولێرێ ڕاگەهاند و ناسنامەیە تیرۆریستان ژە ئەلیێوا بە هاتیە ناسکردن و هەرسێژی خەلکێ هەولێرێنە پشتی ئەنجامدانا بەکۆلینên بەرفەرە هوێ زانیاریên بهتر ji xelkê wraya giştî re eşkere bikin. هەردێ پرێس کۆنفرانسدا عەبدولخالق تەلعەت ڕێبەبەرێ پۆلیسی هەولێرێ تێکەزیل سەروێ چەندێ کرد و باژار نەها ئارامە ئەو هەرسێ تیرۆریستên ku ev kiryara tîroristî encam dane hemû hatine kuştin. داخویاکردن و زانیاریên بهتر لە جەم ئاسایشە هەولێرێ هەنە و پشتی ئەنجامدانا بەکۆلینên بهتر وێ زانیاریان ڕابگهێنن.